سپاس بۆ کاگاری مەسرور بارزانی کە بەڕاستی توانی پرۆژەیەکی نیشتیمانی استراتیژی درێژخایەن دروست بکات پێی وایە کە توانەکانی گەنجی هەرێمی کوردستان لە زۆربەی گەنجانی وڵاتە پێشکەوتەکانی تر زیاترە ئەوەی کاک ئارین لە سەرکردە گەنجەکانی تری هەرێمی کوردستان زیاد دەکاتەوە دیدگای درێژخایەنە بەڵێ بیرۆکەی ئەم ناوەندە بەڕاستی لەلایەن بەڕێز کاگاری مەسرور بارزانی و سەرچاوی گرتووە و بیرۆکە و دیدگای ئەوان ئەوەیە کە بتوانێت پرۆژە و یاخود خزمەتگوزاری جیاواز بۆ گەنجان و کۆمەڵگای کوردستانی پێشکەش بکات کە درێژخایەن بن کە استراتیژی بن کە تەنها کاتی نەبن تەنها شتێکی کاتی نەبێت بەڵکو بتوانێت پلتفۆرم و بتوانێت شوێنی وایان بۆ دروست بکات کە بتوانێت سود لە خزمەتگوزاریەکان وەربگرن و بتوانێت ببێتە پردێک بۆ ئەوی ئەو گەنجانە بتوانن داهێنانی خۆیان یاخود ئەو بیرۆکانی خۆیان کە هەیەە بتوان لە شوێنێکی ئاوایە بەرجەستەی بکەن و پراکتیسەی بکەن و من بە خۆشحاڵیەوە دەڵێم ئەو کێشە گەورەی کە چەندین ساڵە ئێمە لە هەرێمی کوردستان گەنجان هەیەە کۆمەلگا هەیەە خاوەنکاران هەیەە خاوەن بیرۆکەکان ئەو کەسانی کە داهێنەرن هەیەە نەبوونی شوێنێکی گونجاوە لە ڕێستورانت و کافتریا و لە هوتێل و تا دەگاتەوەی جاریوا هەبووە لە شوێنی هۆڵی بووگواستنەوە چاڵاکی خۆیان تێدا ئەنجامداوە بەڵام ئەم ئێستا ئەم شتە نەما سوپاس بۆ کاگاری مەسرور بارزانی کە بەڕاستی توانی پرۆژەیەکی نیشتیمانی استراتیژی درێژخایەن دروست بکات کە سیر کە ئێستا ئەمڕۆ زیاتر لە 1000 گەنج لێرە ئامادە بۆ تەنها لە کردنەوەی بەرایی ناوەندەکە کەواتە گەنجی ئێمە وڵاتی ئێمە گەنجەکانمان ئێستا زۆر پێویستە بە ناوەندێکی وایە لە ئەوەی کە ئێستا لێرە دەیبینێت ئەمە خواستی گەنجانە بەڕاستی و گەنجی ئێمەش تەنها پرۆژەیەکی ناوێت تەنها با بڵێن پرۆژەیەکی یەک ڕۆژە بێ یاخود دوو ڕۆژە بێ یاخود مانگی بێت پرۆژەیەکی استراتیژی درێژخایەنی بەم شێوازە دەوێت ئەوەی کاک ئارین لە سەرکردە گەنجەکانی تری هەرێمی کوردستان زیاد دەکاتەوە دیدگای درێژخایەنە کاگارین بڕوای بەوە هەیە کە هەرێمی کوردستان توانایەکی زۆر لە توانە وزەیەکی زۆر لە گەنجەکانمان هەیە بەڵام بەپێی پێویست تا ئێستا هەمویان دەرفەتی یەکسانیان بۆ نەڕخساوە ئەوەی کە ئەو ئێستا لێرە کردوێتی ئەوەیە ڕخساندنی دەرفەتی یەکسانە بۆ هەموو گەنجان بەبێ جیاوازی ئەوەی کە ئەو پێی وایە لە دیدگای جەناویان ئەوەیە کە گەنجی هەرێمی کوردستان دەتوانن بەیەکەوە کار بکەن لە شوێنێکە تەنها ئەگە پلتفۆرمێکیان بۆ بڕخسێنی پێی وایە کە توانەکانی گەنجی هەرێمی کوردستان لە زۆربەی توانای گەنجانی وڵاتە پێشکەوتەکانی تر زیاترە کەمتر نییە لەبەرەوە ئەوەی کە ئێستا دەبینی ئەم پرۆژە درێژخایەنەی لێرە کراوەتەوە دڵنیام ئەمە یەکێکە و دەیان پرۆژەی تریش لە ڕێگایە بڵێ ئەم ناوەندە یەکەمین جارە لە هەولێر باڵن لە ناوچەکە و لە جیهان بەم شێوازە بەڵام یەکەم جارە لە هەرێمی کوردستان و عێراق و گەورەترینیشە زیاتر لە 10,000 کتێب لە کتێبخانەکەیدا هەیە کۆنفرانس هۆڵی تایە زیاتر لە 300 کەس لە خۆ دەگرێت تاقیگەی کۆمپیوتەری هەیە تاقیگەی زیرەکی دەستکرد هەیە بۆدکاست و ستۆدیۆی لێیە و شوێنی ڕاهێنان و خولی پیشەیی وەرکشۆپ سیمینار کۆبوونەوە و هۆڵی هونەری لێ ئێمە یەکێک لە کێشەکانی هەولێرەوە بوو کە هۆڵێکی هونەری گونجاومان نییە لە هەولێر بەداخەوە بەڵام ئێستا ئەمەش چارەسەر ئەمە ئێستا جوانترین هۆڵی هونەری لێرە کراوەتەوە شوێنی دیالۆگ و شوێنی دیبێتشی لێ و بێگومان ینی کۆمەڵە خزمەتگوزاری دیکەشێ مەسەڵەن ئەو شوێنانەی شوێنی یاریکردنی شەترەنج و ئەو یاریانەی کە هزری مێشک بەهێزتر دەکات شوێنی ئەوشی لەیە و شوێنی بێگومان کارکردنی بە کۆمەڵ و بە تاکشی لەیە ڕۆژانە کاتژمێر 8 بەیانی بۆ 11 شەو کراوەیە بەبێ ئەوەی هیچ ڕۆژێکی تێدا دابخرێت لەمڕۆوە هەموو گەنجان و کۆمەلگا و خاوەنکاران و خاوەن بیرۆکە و داهێنەران دەتوان سوود لە ناوەندەکەمان و لە خزمەتگوزاریەکانی وەربگرن ئەم فۆرمە نەما ئێستا لەگەڵ کرانەوەی بەرایی ناوەندەکە هەموو کەسێک ئێستا دەتوانێت بیبینێت ڕۆژی با بڵێن ئێمە سەردانیکردنی سەرەتامان هەیە لەو ڕۆژدا دەتوان بێن سەردانی ناوەندەکە و خزمەتگوزاریەکان و شوێنەکان بە بیکەن و تۆڕێک بکەن بتوان با بڵێن گەشتێک بەناو ناوەندەکە و خزمەتگوزاریەکانی بکەن و لە دوای ئەو بڕیار بدەن ئەگەر خۆیان کۆمەڵە خزمەتگوزاری زیاتریان بێت ئەو کاتە دەتوان ببن بە ئەندامی بەردەوام و هەموو سوود لە خزمەتگوزاریەکانی تری ناوەندەکەش وەربگرن.